لەسەر هەمان بابەت دەمێنەوە لە ڕۆ ئابوووریەکەیەوە باس لە پرسی بڕیارێکی لەم جۆراکەین کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان و پێویستە لە مەود و هەرێمی کوردستان ئەو گرێبەستانی کە دەیکا چۆن بۆ دوورمەودا ئەنجامی بدات و بەگشتی ئێستا هەڵوێستی عێراق چۆن دەبینێت هێز و توانای عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان و گەڕانەوەی بابەتێکی لەم جۆرە بۆ ناوەند کاریگەری لەسەر چی کاریگەری لەسەر سەربەخۆیی ماوەڵەکانی تایبەت بە نەوت و غاز لە هەرێمی کوردستانە لەسەرم بابەت تەرگڵ بەڕێز بەهجەت ئەحمەد کە بەڕێزیان ماستەریان هەیە لە سەر نەوت و غاز گفتوگوی زیاتر دەکەین لێ ڕاستەخۆ لە سەدۆمیان یەمەیە کاک بەهجەت زۆر سپاس بۆ ئامادەبوونت داوای لێبوردنەکەم کە کەمێک درەنگ هاتمەلات بەس پێم خۆش بوو لە ڕەهەندە سیاسیەکەیشی ئەم بابەتە بێکەوە گوێبیستیوین جەنابەت گوێت لە قسەکانی کاک محەموود بوو هەنێک شتی زۆر وردی باس کردکە دەستور یەکێکە لە بنەماستەرێکیەکان لە عێراقدا پێویستە هەرێمی کوردستانیش لی سوودمەند بێ و وڵاتێکی وەکو تورکیا بێ بزانێت کە هەرێمی کوردستان ڕاستە لە ناو عێراقدا و گرێبەستانێکی دیکات کۆمەڵێک گوردەکاری باس لێ بەڵام من لەمێت لە ڕۆ ئابوووریەکە و جەنابە باسی لێەوەکەی بڕیارێکی لەم جۆرە کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان چیە بێ؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ جەنابیشتان طبیعی هەرێمی کوردستان ئێستا کەوتۆتە دۆخێکی تازەوە گەشت یعنی هاتوتە قۆناغێکی تازەی ئابووریەوە کە ئێمە بینیمان لە دوای ساڵی 2014 کاتێک کە هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیدا کە سەربەخۆ نەوتی خۆی هەنار دەکات و بیفرۆشێت و چاوەڕێ ئەوە نەبێت کە حکوومەتی عێراق بودجە و موچەی بۆ بنێرێت و بەداهاتی نەوتی هەرێمی کوردستان بتوانێت سەرجەم بودجەی تەشغیلی و ئیستیسماری لە هەرێمی کوردستانە دابین بکات بەڵام ئێمە بینیمان کە لە ماوەی ئەم 8 ساڵەدا کە هەرێمی کوردستان خۆی نەوتی فرۆشتووە بینیمان کە ئەو داتایانەی کە درابوو بە هەرێمی کوردستان کە درابوو بە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر یەدەگی نەوت لەسەر ڕێژەی بەرهەمێنانی نەوت و ڕێژەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هیچی داتای دروست و ڕاز نەبوون و بۆیە ئەنجامەکەی گەیشت بەوەی کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سەختی دارایی بێت و کە کاریگەریەکی زۆر گەوری کردە سەر تاک بە تاکی خەڵکی کوردستان و بژێوی خەڵکی کوردستان و ئابووری تاک بە تاکی خەڵکی کوردستان طبیعی دوای دەرچوونی بڕیاری محکمە ئیتیحادی لە ساڵی 2022 ئەو کاتێش من باسی ئەوەم کردوتم ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ خەڵکی کوردستان کە بڕیارێکی لەم شێوەیە هاتووە لەبەر ئەوەی کە ئەو گرێبەستانی کە هەرێمی کوردستان کردبووی لە ڕۆ قانونیەکەی و ئەگە سەیری بکەین گرێبەستەکان گرێبەستێکی خراپ نین وەزارەتی نەوتی عێراقیش خۆی پێشتریش دانی بەوە داناوە و وەزیری نەوتی عێراق خۆی باسی کروتی گرێبەستە نەوتەکانی عێراق هەرێمی کوردستان لە 180 لە ڕووی قانونی و کێشەی نییە بەڵام ئەمێنێتەوە سەر لایەنی دووەمی گرێبەستەکان کە لایەنی بەڕێوەبردنە لایەنی ئیدارەدانی گرێبەستەکانە کە سێکتەرە ئابووریەکەی ڕەبتی هەیە بە لایەنە ئیدارەکەی بەڕێوەبردنەکەی کێشەکە لە بەڕێوەبردنەکەدایە شێواز یعنی تەسەور کە ئەو جۆرە مامەڵەیە کە کراوە لە دابشکردنی داهاتە نەوتیەکان ئەو داهاتە نوتیانە کە هاتووە لە خەرجەکاندا یعنی ئەوەی کە من بینیم و لە راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیتا هاتووە هیچ کاتێک موافق نەبووە واتە هاوشێوە نەبووە لەوەی کە لەگەڵ گرێبەستەکانە دایناوە لە مەرجی گرێبەستەکانە دایناوە حکوومەت لای داوەلی و ئەمەش کاریگەری کردوتە سەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆتە هۆی دابەزینی ئاستی بەشە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بینیمانە لە 141 بۆ 42 تاوەکو 43 لەوەندە ڕۆشتۆ لە 157 بۆ 58 ڕۆشتۆ بۆ کۆمپانیەکان باشەکەواتە بڕیارێکی لەم جۆرە کاریگەری لەسەر داهاتی داهاتە بێ بۆ هەرێمی کوردستان بە دڵنیایی لەبەر ئەوەی کە ئەم بڕیارەی کە محکمەی ئیتیحادی کە دەری کرد و ئەم طبیعی هەرێمی کوردستان پابەندی ئەو بڕیارە نەبوو و سەرکەشەیەکی زۆر کرد بۆ ئەوەی کە پابەند نەبێ بەڵام ئەم بڕیاری دادگای نێوژیوانی نێودەوڵەتی لە پاریس کە دەرچوو طبیعی ئەم بڕیارە دەمێکە دەرچوە تقریبا نزیکەی دەوری 2 مانگە دەرچووە بەڵام عێراق و تورکیا لە گفتوگۆدا بوون تاوەکو لە چەند ڕۆژی ڕابردووە تورکیا بە ڕسمی ئاگداری عێراقی کردەوە کە پابەندی بڕیارەکە دەبێت لە بەرژەوەندی تورکیا ئەم بڕیارە لە بەرژەوەندی تورکیا لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراق داوای 34 میلیارد دلاری کرد بەڵام بەپی بڕیارەکە کە هاتووە و زانیارم لەسەری دەستکەوتووە لە ساڵی 2014 تاوەکو ساڵی 2010 تەنها بڕی ملیارێک و نیوی بۆ قەرار دراوە و ئەمانی تریش کەماوەتەوە داوایان کردووە لە حکوومەتی عێراقی کە بەڵگە بخاتە بەردەمی محکەمەکەەوە بە داوایەکی تازە بتوانێت داوای قەرەبووی خۆی بکاتەوە لە ساڵی 2014 هەتاوەکو
2022. باشە ئەمە زانیمان کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە چ لە ڕووی داهاتەوە چ لە ڕووی ئەو سربەخۆیی کە هەیەی بۆ فرۆشتنی نەوت بەڵام لە سوودی تورکایە عراق لەکوێی ئەم کەیسەیە و عراق تا چەند هەم سوودمەند هەم لە ڕووی زیانەوە بۆ ئەو چۆن هەڵسەنگانی بۆ کرێ لە ڕۆ ئابوووریەکە عێراق سوودێکی ینی ئەگە بڵم سوودی هەیە بۆ عێراق ئەم ڕێژەنەوتی هەرێمی کوردستان سوودی نییە چونکە عێراق خۆی ئاستی بەرەمهێنانی عێراق لە سەر و 3,500,000 بەرمیلەوە ینی بینیمانە کە بەبێ هەرێمی کوردستانیش کە خۆی ڕۆژانە نزیکەی 3,400,500 تا ئەمەندەی هەناردە کردووە و نەوتی خۆشی فرۆشتۆ بە نرخێکی باشیش فرۆشتوێتی و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە یەدەگی بانقی ناوەندی عراق بگاتە 105 میلیارد دلار یعنی سوودی لەو بەرزبوونەوەی نرخی نەوتەی کە لە ساڵی 2022 ڕوویدا و کە بە شێوەیەکی زۆر نرخی نەوت بەرز بۆ سوودێکی باشی لێبینی یەدەگی ئاڵتونی بەرز بۆ سەر و 30 تۆن ئەمانە بەڵام ئێستا عێراق لە ڕووی سیادەی خۆیەوە سوود لەم بڕیارە دەبینێت لە ڕۆ سیاسیەکەی و زیاتر سوود دەبینێت لەوانەیە عێراق تووشی کۆمەڵێک کێشەی ئابووری ببێت تووشی کۆمەڵە سەرێشەی ئابووری ببێت بەهۆی ئەم بڕیارەوە کە بۆی دەرچووە بۆ نمونە هەرێمی کوردستان نزیکەی 6 میلیارد دلار بە ناوی شیرینی گرێبەستەکان لە کۆمپانیا بیانەکانی وەرگرتووە کە ئەم گرێبەستانە هەتاوەکو ماوەی 20 ساڵ 25 ساڵ بەردەوام بێت بەڵام ئێستا دەبینین کە لە ساڵی پارەوە ئەم گرێبەستانە تووشی کێشەی قانونی بوون و ڕاوەستاون و ئێستاش بە تەواوەتی ڕاگیرە یعنی ئەم 6 میلیارد دلارە ئەکەوێتە سەر حکوومەتی عێراق یعنی بێ حکوومەتی عێراقی بێ لەگەڵ کۆمپانیەکانە چارەسەریکە کۆمەڵێک حەقدەس و کۆمەڵێک کۆستی تر کە کۆمپانیەکان خەرجیان کردووە لە لێدانی بیر لە کۆمەڵێک لەم کۆستانە کە کردوێتی ئەمەش جارێکە بێتەوە بۆ کێشە بۆ حکوومەتی عێراق چونکە بەپێی ئەو ڕێکەوتنی کە هەیە و لە بودجێ عێراقیشە کە پرۆژە یاسای بودجێ عێراقیشە ئاماژەی پێدراوە ئەم بابەتانە هەمی دەکەونە سەر بودجێ سیادی عێراق و دەبێت حکوومەتی عێراق بیدات باشە ئەو کۆمپانیانی لەناو هەرێمی کوردستاندا لە دەرهێنان و ناردن و فرۆشتنی نەوت کارەکەن گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردو ئەگەرم بڕیارە جێبەجێ بکرێت لەمە دووە دەکرێت مامەڵەکانیان چیان لێ دێت چۆن مامەڵەکەن ئەم بڕیارە ئەبێت جارێکی تر ئەم گرێبەستانە پێداچوونەوەی پێدا بکرێت گرێبەستەکان ئەبێ ئەبدەیت بکرێتەوە لەگەڵ حکوومەتی عێراقدا بکرێت و هەرێمی کوردستان بەپێی ئەو بڕیارەی کە لە ڕووی پشکیشەوە گۆڕانکاری بەسەردادێت بە دڵنیایە لە هەموو ڕوویەکەوە چونکە ئەوەی کە لە حکوومەتی عێراق هەیە ئێستا ئەوان گرێبەستی مشارەکە ئینتاج قبوڵ ناکەن بەپێی دەستوری عێراقۆمی کە لە هەرێمی کوردستانە هەیە و هەروەها ئەو نیسبەتانش هەچەنە عێراق خۆی لە جەولەی تەڕاخیسی پێنجەمە شتێکی کردووە ئەو ناوێناوە تەقاسم الأرباح ئەوەی عێراق نەک تەقاسم الئینتاج ینی دابشکردنی قازانجەکان قازانج نەک بەرهەمەکە چونکە بەپێی ئەم گرێبەستانەی بەپێی مۆدێلی PSC کۆمپانیایی وەبەرهێن نەک لەو نەوتەی کە دەریهێناوە بگرێت لەو نەوتەی کە لە ژێر عەرزاوی یەدەگیشەوە ناتۆتە دەرەوە لەوەشە شەریکە و لەسەر ئەوەش لە بازاڕە جیانەکانە لە بۆرسی عالەمیە سعری ئەسومی خۆی بەرزەکاتەوە قازاجی زۆریان لێبینیەوە جا لەبەر ئەوە ئەم گرێبەستانە و بەپێی ئەو بڕیارێکی کە لە محکەمەی اتحادیەوە لە ساڵی 2022 دەرچووە ئەم گرێبەستانە جارێکە پێداچوونەوەی پێدا دەکرێت و ڕێکەخرێتەوە بە شێوەیە کە بتوانێت حەسەبەوەی کە وەزارەتی نەوتی عێراق ئیعلانی کردووە بتوانن نیسبەتی داهات زیاد بکرێت باشە کاک بەهجەت خۆی ئێستا هەرێمی کوردستان لەو کەیسەی بەغا یەکلای نەبووەوە دادگای فیدراڵی ئەویش پرسی کۆمپانیاکانی کە لە نێو هەرێمی کوردستانە ئەم کار دەکەن ئەم تانەیە چی لێ دێت ئەو بڕیارە کۆتایی پێ هاتووە ئەوەی محکەمەی اتحادیکە ئەگەر جەنابەت ئەو مەبەست بێت چونکە دوو جۆر بڕیارمان هەیە لە عێراق دانەیەکیان ئەوەی محکەمەی اتحادیە کە لە 15 شوباتی 2022 دەرچوو کە ئەمە یاسای نەوتوغازی هەرێمی کوردستان و لەگەڵ گرێبەستە نەوتەکانیشی هەڵۆشانەوە لەگەڵ شەریکات و لەگەڵ دووەلیژ هەردووکیان و دووەمیشیان وەزارەتی نەوتی عێراق 8 داوایتری لەسەر کۆمپانیاکانی هەرێمی کوردستان تۆمار کرد کە گرێبەستەکانیانی هەڵۆشاندەوە لە دادگای بازرگانی کەرخ و هەردوو بڕیارەکە
ئاگداری کۆمپانیا بیانەکانی پێکراوەوە حکوومەتتی عێراق لە ڕێی وەزارەتی نەوت و لە ڕێی سۆمەوە بە ئیمێڵ ئاگداری کردوون و پێیوتون و کە ئەم گرێبەستانی ئێوە لەگەڵ هەرێمی کوردستانە هەڵوەشاوەتەوە یعنی ئاگدارن. ئێستا لە دوو لاوە هەرێمی کوردستان زرەری کرد چ لە ڕێگەی بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە بۆ لە ڕێگەی ئەم بڕیارە نوێی دادگای ژووری بازرگانی فەڕەنساوە کە دەرکراوە. ئێستا بڕیارە دروستەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت چۆن بێت مەجای مفاوزات و گفتوگۆکردنی هەیە کە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوێت بۆ بڕیارێکی لەم جۆرە. هێوی خانمەند لە هەموو چاوپێکەوتنەکانە کە کردومە لە کورسات لە کەناڵەکانی تر لە لاپەڕی تایبەتی خۆم لە فەیسبووکە نووسیومە چەند مانگێ پێش ئێستا ئەم مەترسیانی کە ئێستا ڕوودەدەن نووسیومە ئێستا هەمووشی بە بەڵگەماومە کە داوام کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکرێت خێر دەسوبرد بکرێت لەوەی کە پێش ئەوەی ئەم بڕیاری محکەمەی ناوبژیوانی پاریس دەربچێت لەگەڵ حکوومەتی عێراق بگاتە ڕێکەوتن چونکە هەرێمی کوردستان ئەگەر پێشتر ڕێبکەوتە بەم دۆخەی ئێستاوە نەچوە بەردەستی حکوومەتی عێراق و ئاڵای سپی هەڵکات و حکوومەتی عێراق مەرجەکانی خۆی فەرزکات چونکە ئێستا بمانەوە نەمانەوێت پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ حکوومەتی عێراق لایانی براوەیە و هەمیشە لایانی براوەش مەرجەکانی خۆی لەسەر لایانی بەرامبەری قورسترەکات ئەمە هیچ مەجالێکی تیادا نیە. و هەر بۆیشە حکوومەتی عێراق بەپێی دوایین زانیاریش کە من دەستم کەوتووە کە لە ڕۆژی یەکشەمەش شاندی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق کۆبوونەتەوە زۆر بە سەریحی و زۆر بە وردی پیانوتون کە دەبێت وردبینی هەموو ئەو داهاتە نەوتیانە بکرێت کە لە ساڵی 2014 هەرێمی کوردستان فرۆشتوێتی وابێ هەمووی لەلایەن حکوومەتی عێراقەوە پەسەند بکرێت و دەبێت هەرێمی کوردستان زۆر بە شەفافانە هەموو داتاکانی خۆی ڕادستی وەزارەتی نەوت بکات هیچ مەجارێکی تیانەماوە و هەروە ئەوشیان پێوتراوە کە جارە پەلە نەکەن لە ناردنە دەرەوەی نەوت چکە هەرێمی کوردستان داوای کردووە کە نەوت بڕاتە دەرەوە ئەوان پیانوتون جارە پەلەتان نەبێ بەڵام هەندێک زانیاری تر هەیە علەساس ئیمڕۆژ عاسم ژیاد کە خۆی هەندێک قسەی کرد کەوتی ئێمەش ئەمانەوێت بە زوویی نەوتی هەرێمی کوردستان جارێکە هەناردە بکرێتەوە بۆ ئەوەی کە زیان بەر بودجەی فیدراڵی نەکرێت. باشە لە کۆتاییە ئەگەر ئەوان ئەو خواستەیشیان نەبێت کە نەوتی هەرێمی کوردستان بگاتەوە لێم دادگای فیدراڵی نێو بەغداد وەکو کارتێکی شارتوان لە بەرامبەر هەرێمی کوردستانە بەکاری بێنە لەم تەوقیت و کاتەیە بەڵام ئەما کەمە دوا پرسیار کاک بەهجەت سەبارەت بەوەی کە ئەگەر نوتی هەرێمی کوردستان و فرۆشتنی بگەڕێتەوە بۆ بەغداد ڕاستەخۆ لەلایەن بەغدا و مامەڵی پێوە بکرێت زیانەکانی چی دەبێت و سوودی چیە بۆ چی ئەمە بەس تەنها بیر لە زیانەکانی ئەگەر بە شێوە یەکسانەکە هەمەلایەنەکە باسی لێەوە بکەین سوود و زیانەکانی ئەم بابەتە چی ئەوێ بۆ هەرێم هێوی خان پرۆسە نەوتیەکان لە عێراق بەم شێوە دابەشەکرێت ئەمە حەزەکەم وەکو داتەش بژگا بە هەوڵاتیان دەکرێت بە دوو پاکێجێکیان کە ڕەبتی هەیە بە فرۆشتنی نەوتەوە پاکێجێکیان ڕەبتی هەیە بە ئیدارەدانی کێڵگە نەوتیەکان و پرۆسە نەوتیەکان لە ناو هەرێمی کوردستانە پاکێجی پرۆسە نەوتیەکان ئیدارەدانی پرۆسی نەوت لە هەرێمی کوردستانە بە غازیشەوە ئەو کۆمپانیا هاوبەشی بۆ دروست دەکرێت بە پێی مادەی 112 لە دەستوری عێراقا کە هاتوو هەروها بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی کە باسی کردووە بەم شێوەی بە مشتەرەکی دەبێت دواتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە نیە یەکسەر ئاوت بکرێت و بکرێتە دەرەوە هیچ ڕەبتی بۆ بابەتەوە نەبێت ئەم کۆمپانیانە کە تەشکیلەکرێت کە حەسەب معلوماتی من سێ کۆمپانیا تەشکیلەکرێت بۆم بابەتە ئەم سێ کۆمپانیا مشتەرەکە بێت لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ئیتیحادی بۆ ئیدارەدانی سەرجەم پرۆسە نەوتیەکان ئەمە باشە بێت بۆ هەرێم زۆریش باشە بێت لە چەند سەبەبێک یەکەم وەزارەتی نەوتی عێراق خبرەیەکی زۆری هەیە لە مەجای ئیدارەدانی نەوت و لە مەجای نەوتە کە لە ساڵ 1920 ئەمانەوە عێراق خەریکی لە مەجای نەوتە ئیشەکە و هەرێمی کوردستانیەوە خبرێمان نییە ئەنی ئەو توانە فەنی و ئەندازیاریەمان نییە لە مەجای نەوتە کە ئەوان هیانە ئەمە سوودێکی بەڵێ سوودی لێ دەبینین و هەروەها سوودە ئابوووریەکەی تریشی کەلەی دەبینین کە فرۆشتنی نەوتەکەیە یەکەم نەوتی کوردستان ئەچێتەوە سەر نەخشەی وزەی جیهان کە ئێستا نەچووە چونکە لە ماوەی دوو ڕۆژی ڕابرد ئەم دوێنێش و ئیمڕۆژ کە نەوتی هەرێ کە بازاری بۆرسی عالەمی کراوەتەوە نەوتی هەرێمی کوردستان هیچ کاریگەریەکی لەسەر نرخی نەوت نەبووە ئێمە ئەچینە سەر نەخشەی جیهانەکە ئەمە یەک دوهەمیش ئەچینەوە سەبەتی ئابووری عێراق کە ئەو کاتە هەرێمی کوردستان هەم لە ڕێی بودجەکە هەم لە ڕێگەی نەوتی احتیاتی عێراق 151 میلیارد ئەبین بە شەریک باشە ڕگە لەو ڕۆژەوە کە
عێراق ئەو داهاتی کە دەینێرێت لە بەرامبەر نەوتەکە بۆ هەرێمی کوردستان مجالی تێدا نەبێت کە نەینێرێت لە ڕۆی یاساییەکە و لەسەری دەکەی وەکو دەوڵەتێک بە دڵنیایی لەبەر قەرارێکی محکەمەی اتحادی هەیە هەچ کاتێک کە حکوومەتی عێراق مخالفەی ئەوە بکە هەرێمی کوردستان دەتوانێت لە محکەمەی اتحادی سکاڵای خۆی تۆمارکە و ئەو کاتە بە بڕیاری محکەمە و بە فشاری دادگا کۆی شایستەداریەکانی خۆی وەربگرێت. بەڵێ بەڕێز بەهەجەت ئەحمەد ماسەری کە بەڕێزیان ماسەریانەیە لە نەوت و خاص زۆر سپاس بۆی کە لێرە میوانی ئێمە بووی. زۆر سپاس بۆ جەنابتان.